سڵاو بەڕێزان، من وسامە ئەحمەدم. ئەمڕۆ لە ڤیدیۆیەک باس لە باشنی ئەو فیلمانە دەکەم کە لە ساڵی نوێدا چاوەڕێیانم و تەوەقعی باشم بۆیان هەیە. چاوەڕێ دەکەم کە بەرهەمی بەهێز بن. هەندێک لەو فیلمانە بۆ نمونە بەشی دووەم و سێم و ئەوانەی تیان و بەشەکانی پێشتیان زۆر سەرکەوتوبوون بۆیە چاوەڕوانیم بۆیان زۆرە. هەندێکیان فیلمی نوێن بەڵام بەپێی دەرهێنەر و با بڵێن زۆریان هەن ترێلەر و شتەکانیان بڵاو بۆتەوە، یاخود بڵێن بەپێی بۆچوون و تەوەقعی خۆم ئەو فیلمانە فیلمی باشیان دەردەچێت. بۆیە لیستێکم ئامادە کردووە لە باشترین ئەو فیلمانێک کە چاوەڕێ دەکەم ئەم ساڵ سەرکەوتنی باش بەدەستبێن و بەرهەمی وەک بڵێن سەرکەوتوو ناوازە بن. سەرەتا باس لەو فیلمانە دەکەم کە هێشتا بەدڵنیایی ڕانەگەێنراون کە 100% هەن ئەوەندەی من ئاگادارم تەواو ڕانەگەێنراون کە 100% بڵێن لەم ساڵ دێن، بەڵام وەک بڵێ جۆرە ڕومەر یاخود جۆرە باسێک هەیە کە دەڵێن لەم ساڵە ئەم فیلمانە بڵاو دەکەنەوە. یەکەمیان بەشی سێمی فیلمی نهێنی ئامێزی نایڤز ئاوت کە بەشی یەکەم و دووەمی زۆر سەرکەوتوو بوو. فیلمێک بوو باسی لە لێکۆڵینەوە لە تاوان و ئەوەتان دەکرد کە لێکۆڵەرێک بوو لە چەند تاوانێکی سەی دەکۆڵیەوە. بەش یەکەم و دووەمی زۆر سەرکەوتوو بوو، سەرنجڕاکێش بوو. بەشی دووەمی بەیبی درایڤەر بە هەمان شێوە تەوەقع دەکرێت کە ئەمساڵ بڵاو بکرێتەوە. فیلمەکە پێشتر ڕاگەیەنرا بوو کە بەشی دووەمی هەیە. فیلمێکی سەرکەوتوو بوو، فیلمێکی سەرنجڕاکێش و بڵێن حەماسی و جۆش خۆش ئەوانە بوو لە یەک کاتدا بڵێن باسی لە دزیکردن و ئەوان دەکرد لە هەمان کاتدا پێش بچێ ئۆتۆمبیل و ئەو شتانەی یعنی ئەوانە کە حەز بم زۆر فیلمان دەکەم پێم وابێ چێژیان لە بەشی یەکەم بینیوە. بەشی دووەمی چاوەڕوان دەکرێت کە ئەمساڵ بڵاو بکرێتەوە. بەشی دووەمی فیلمی کروێلا کە باسی لە کاراکتەرێکی بەناوبانگ دەکرد کە پێشت لە ئەنیمێشنەکانی دیزنی بینیومانە. تەوەقع دەکرێت کە ئەمساڵ بەشی دووەمی فیلمەکەی بڵاو بکرێتەوە کە بەشی یەکەمی بە هەمان شێوە سەرکەوتنێکی باشی بەدەستهێنا، بەتایبەتی لە ڕووی دیزاین و لە ڕووی گرافیک و ئەو بابەتانە زۆر جوان بوو و وەکو چیرۆکەوانە شتێکی جوانی پێشکەشکرانی چیرۆکێکی لاوازنە بوو، دەتوانم بڵێم زیاتر سەرکەوتوو بوو. بۆشە تەوەقع دەکرێت کە ئەمساڵ بەشی دووەمی بڵاو بکرێتەوە کە ڕاگەیەنراوە. بەشی چوارەمی ڕەش ئاوەر کە فیلمێکی کۆمێدیە لە ڕۆڵجێڕانی کریستەکەر و جاکی چان کە فیلمێکە بەڕاستی بەشەکانی پێشتری زۆر کۆمیدی، هەندێک لە سینەکانی ئێستاش لەگەڵ لا بێ هەر کۆمێدین، بەڵام لە مێژە بەشەکانی تری تەواو بوون و بەشی چوارەمی ڕاگەیەنراوە و ئەگەرێکی زۆریش هەیە کە ئەم ساڵ بڵاو بکرێتەوە. تەمان جاکیشان و کریستاکەریش دەگەڕێنەوە بۆ ئەوەی کە ڕۆڵی سەرچیەکە بجێڕن کە لێکۆڵەرەوەکان و فیلمەکەش لە زۆری کۆمیدیە. بەشی چوارەمی فیلمی فانتاستیک بیست and where to find them کە بەشەکانی تری دەتوان بڵێم ناڵم ئەوەندە سەرکەوتوو بوون و بڵێن فیلمی زۆر باشان لێ بەرهەم هاتووە، بەڵام لەبەر ئەوەی کە لە جیهانی هاری پۆتر ئەوانن خۆم تەوەقعی باشم بۆیان هەیە، یان لانی کەم چێژێکیان لێ دەبینم لەبەرەوەی ئەوەی لە جیهانی هاری پۆتر بەگشتی زۆر چێژ لێ دەبینم. ئەمەشیان حەز دەکەم کە بەشی نوێ بێت و هیوادارم لە بەشی سێم بە تایبەتی وە لە بەشی دووەمیش تەنانەت باشتر بێت و تا ئاستێک بڵێتەوە سەر بەشی یەکەم و بگرێت باشتریش بێت. ئەمە ئەو فیلمانە بوون کە تەوەقع دەکرێت، هێشتا ڕانەگەێنراوە کە بەدڵنیا ئەمساڵ بڵاو دەکرێنەوە، بەڵام بۆ چوونی خەڵک و وەکو تەوەقعات باز دەکرێت کە لەم ساڵە بڵاو دەکرێنەوە. ئێستا بینە سەر ئەو فیلمانێک کە بەدڵنیاییەوە ئەمساڵ بڵاو دەکرێنەوە. لە ئەنیمێشنەکان دەست پێ دەکەین. یەکەم فیلمیان بریتە لە بەشی چوارەمی ئەنیمێشنی زۆر بەناوبانگ کۆنگ فو پاندا. ئەم فیلمەیان بەڕاستی هەر سێ بەشەکانی ڕابردووی زۆر سەرکەوتوو بوون، هەم لە ڕووی بینەرەوە بەڕاستی سەرکەوتوو بوون، هەمیش لە ڕووی ڕەخنەگرانەوە زۆر سەرکەوتنیی باشە بەدەستهێناوە و فیلمی زۆر ناوازە بوون، هەم لە ڕووی کۆمیدیا، هەم لە ڕووی دەرهێنان، هەم لە ڕووی چیرۆکەوە زۆر سەرنجڕاکێش بوون و ئەم بەشیان ترێلەرەکەی ڕاگەیەنراوە. ئەوەی لە ترێلەرەکە بینیمان بە هەمان شێوە درێژەپێدەری چیرۆک و بڵێن دەرهێنان و ئەکتینگ و بابەتە ناوازەکانی بەشەکانی تر بوو. بۆشە ئەم بەشیان کە قرار لەم ساڵ بڵاو بکرێتەوە بەدڵنیاییەوە یەکێکە لە چاوەڕوانکراوترین ئەنیمێشنەکە. ئەنیمێشنێکی تر دیسپێکەبڵ می بە هەمان شێوە بەشی چوارەمی. ئەم ئەنیمێشنەشیان سەرباری بڵێن سەیری کاراکتەرەکانی، بەڵام بەڕاستی یەکێکە لە کۆمیدیترین ئەنیمێشنەکان کە تا ئێستا بینابێت. هاوشێوەی کۆنگ فو پاندا زۆر سەرنجڕاکێشە سەرباری ئەوەی کە چیرۆکی هەموو بەشەکانی تاون تا ئاستێک بەهێزە، بەڵام خۆی بۆتە جۆرێک لە کللتوری ئەنیمێشن ئەو ئەنیمێشنیان، یعنی مینیەنەکان زۆر بەناوبانگ بوون، تەنانەت فیلمی تایبەتخواان هەیە وەکو بووکەڕۆشن. یعنی کاراکتەرەکانی ناو ئەنیمێشنی دیسپێکەبڵمی بەگشتی بوون بە جۆرێک لە کللتوری ئەنیمێشن. بۆیشە بەشی نوێیان کە بەشی چوارەمە کە ئەمساڵ بڵاو دەکرێتەوە بە هەمان شێوە ترێلەرەکەی هاتووە
تەوەقوع دەکرێت وەکو بەشەکانی پێشتری سەرکەوتنێکی باش بەدەستبێنێت و یەکێکە لە چاوەڕوان کرابترینەکان. بەشی دووەمی فیلمی ئینساید ئاوت. ئەم فیلمەیان وەکو کۆمیدیاکەی لە دوو فیلمەکەی پێشتر کەمترە، بەڵام لە ڕووی پەیامەوە پەیامی زۆر بەهێزیە و بەشی یەکەمیان بۆش تەوەقوع دەکرێت کە بەشی دووەمیان سەرکەوتوو بێت و شتێکی بە هەمان شێوە ناوازە بێت، بەتایبەتی کە پیکسار و دیزنی دەریدەهێنن. هەرچەندە ڕاستگۆانە بڵێن پیکسار و دیزنی بەم دوایانە دەتوانم زیاتر شتی بێمانە و بەسەروبەریان هەیە بڵێ شتی بەهێز، بەڵام ئەوەیان کە بەشی یەکەم باش بوو هیوادارم بەشی دومیش باش بێت. ئەنیمێشنێش تر کە چاوەڕوان دەکەم ئەم ساڵ بڵاو بکرێتەوە و سەرکەوتنێکی مەزن بەدەست بێنێت و زۆر چاوەڕوانیم. ئەنیمێشنێکە دەتوان بڵێن بۆ منداڵان نیە، زیاتر بۆ گەورەکانە، لە جیهانی لۆرد ئۆف دە ڕینگسە کە بریتە لە لۆرد ئۆف دە ڕینگس The War of Rohirrim. ئەم ئەنیمێشنیان زۆری لەبارەوە نازانین، ئەوەندە دەزانین کە پێم وابێ ئەنیمێشنەکە لە شێوازی دوودی ئەوانەیە زیاتر وەکو بڵێن ئەنیمیەکان بەرهەم هاتووە و باس لە جەنگێکی گەورە دەکات لە جیهانی لۆرد ئۆف دە ڕینگس کە لە کتێبەکان باس لەوە کراوە، بەڵام لە فیلم شتەکان نەمان بینیوە و سەردەمێکی جیاوازە. بۆیشە ئەوەی کە لە جیهانی لۆرد ئۆف دە ڕینگس باز دەکرێت هەمووی سەرنجڕاکێشە، چ سەرکەوتوو بێ وەکو ئەوانی پیتەر جاکسن، چ سەرکەوتوش نەبێ وەکو ڕینگز ئۆف پاوەر، هەموویان شایانی ئەوە کە چاوەڕوانیان بی کە چاوەڕێ بکەی بزانانی ئایا بەرهەمی ناوازن یاخود نا. هیوادارم ئەمەیان شتێکی باش بێت. دوای ئەنیمێشنیش لەم لیستە بریتە لە سپایدەرمان بیاند دە سپایدەرڤێرس. ئەمەیان جێژەپێدەری بەشی یەکەم و دووەمە، ئەوەی کە لە کۆتایی بەشی دووەم بینیمان کە لە ڕێی ئەو کردارانێک کە سپایدەرمان ئەنجامیدا چەند بڵێن بێسەروبەریەک و چەند شێواویەک دروست بوو لە جیهانەکە، چاوەڕوان دەکرێت کە ئەمەیان درێژەپێدەری ئەو ڕووداوانە بێت. طبعاً ئەم فیلمیان یەکێک بوو لە باشترین فیلمەکانی من لە ساڵی ڕابردوو کە ساڵی 2023 بوو، بۆشە چاوەڕوانی لە هەر هەمویان زیاتر بۆ ئەم فیلمە هەمە. یعنی ئەم فیلمە ڕاستە کۆمیدیا و شتین یاگەر هەشی بێ زۆر کەمە، بەڵام لە ڕووی دەرهێنانەوە بە تایبەتی زۆر ناوازەیە، چیرۆکێکی یەکجار تایبەت و سەرنجڕاکێشە، ئاکتینگ و بڵین هەموو بابەتەکان کە پێویستە لە فیلم و ئەنیمێشن ئەو بابەتاندا هەبن لەم فیلمە بەدی دەکرێت. دوو فیلمەکەی تر دوو بەشەکەی پێشتر زۆر سەرکەوتوو بوون، زۆر سەرنجڕاکێش بوون بەلای منەوە. من بەلای خۆمەوە 9 پێیان داوە، ئەم بەشەشیان بۆیە زۆر چاوەڕوانکرا دەبێت. ئێستا با بینە سەر ئەو فیلمانێک کە بەدڵنیاییەوە ئەم ساڵ بڵاو دەکەنەوە. سەرەتا هەندێک فیلمتان پێ دەڵێم کە بەدڵنیاییەوە بڵاو دەکرێنەوە، بەڵام حماستم بۆیان ئەوەندە زۆر نییە کە بڵێ شایانی ئەو بۆیان بوونە بچمە سینەمایان زۆر چاوەڕێ بم کە بڵاو بکەنەوە. بەڵام فیلمی سەرنجڕاکێشن ئەوە نەبێت کە فیلمی خراپن یاخۆ چاوەڕوانی زۆر لیان نەبێت. فیلمی سەرنجڕاکێشن، بەڵام دەتوانم بڵێم تا ئاستێک کەمتر لەوانتر چاوەڕوانم بۆیان هەیە. یەکەم فیلمیان موفاسا کە جۆرێکە لە جیهانی لایەن کینگ یاخود پاشای شێر کە پێشتر بە ئەنیمێشنمان بینیوە، دواتر چەند ساڵێک پێش لە ڕێی 3دیەوە دروست کرایەوە. ئەم فیلمە دەتوان بڵێم جۆرێک لە کللتوری ئەنیمێشنی بخۆ بینیوە کە زۆر کۆنە و تا ئێستاش مۆدێلی هەرماوە. ئەم بەشیان نازانم بەنای موفاسایەتە، نازانم باس لە ژیانی موفاسا دەکات، باس لە ڕووداوەکانی موفاسا لەگەڵ براکەی سکار دەکات و ینی نازانم زۆر لەبارەیەوە نازانین، بەڵام شتێک سەرنجڕاکێش دەبێت کە ژیانی موفاسا بە دیاریکراوی جەخت بخاتە سەر. بەشی سێم و کۆتایی ڤێنم، هەرچەندە بەشەکانی ڕابردوو لە ڕووی ڕخنەگرانەوە زۆر سەرکەوتوو نەبوون و لە ڕووی بینەریشەوە وەسەط بوون، یانی نەک بڵێن تەواو سەرکەوتوو بوون، بەڵام تەواویش ئەوە نەبوون، زۆر ناوازە ئەوان نەبوون. بەڵام خودی کاراکتەری ڤێنم لە بەرامبەریشدا تۆم هاردی کە ئەکتەرێکی زۆر ناوازێ و هەموو فیلمەکانی هی ئەوەن کە سەیری بکەی شتێکە کە تا ئەسی دەتوان بڵێن چاوەڕوانیم بۆ هەیە، بە تایبەتی کە ببین ئاخۆ کۆتایی ئەو کاراکتەرە سوپەرهیرۆی چی بەسەر دێت. بەشی نوێی گادزیلا لەگەڵ کۆنگ، گادزیلا ڤەرسس کۆنگ The New Empire، شتێک سەرنجڕاکێشە لەبەر ئەوەی ڕاست فیلمەکانی گادزیلا و بڵێن ئەوەندە بە چێژ و ئەوەندە خۆش نەبوون وەکو بڵێ زۆر حماسی زۆر سەرنجڕاکێش بووبن، بەڵام هەمیشە چێژی خۆشیان هەبوو، بە تایبەتی دەرکەوتنی ئەو دوو زەبەلاحە و زۆر شەڕ و شتەکانیان بڵێن CGI و شتەکان وای کردووە کە بۆ چێژ فیلمی خۆش بوون. بۆیەشە چاوەڕوانێکی باش لەو فیلمە دەکەم کە بەتایبەتی لە بابەتی چێژ فیلمی چێژ بەخش بێت. بۆ ئارەزومەندانی ئەکشن و بەتایبەتیش جیهانی جۆن ویک ئەم ساڵ فیلمێکی زۆر تایبەت و نوێ دەبینی کە بیتێ لە فیلمی بالەرینا کە لە هەمان جیهانی جۆن ویکە، بەڵام چیرۆکێکی جیاوازە و ڕۆڵجێرانیش جیاوازە، ڕۆڵجێرانی ئافرەتێکە و ئانا دی ئارماس کە ئەکتەرێکی سەرکەوتوو خۆشەویستە ڕۆڵەکەی دەجێڕێت و لە هەمان کاتدا چیرۆکەکەشی نازانم هیچ پەیوەندی بە جۆن ویکەوە دەبێت یاخودنا، بەڵام چیرۆکەی باسدا خودی کارکتەرەکە دەکات. بۆشە لەبەر ئەو ئەکشن و شتە جوانانێک کە پێشتر لە جۆن ویک بینیومانە و هەموو ساڵ وای کردووە کە بێت بە یەکێک لە باشترین فیلمەکانی ساڵ،
چاوەڕوانی باشم بۆ ئەم فیلمە هەیە. فیلمێشتر The Fall Guy کە ئەم فیلم ڕاست بڵێم هیچ لەبارەوە نەدەزانی، بەڵام کە ترێلەرەکەم بینی حماسەتم بۆی وەک بڵێ جوڵاو زۆر بەلامەوە سەرنجڕاکێش بوو کە باس لە ستانتمانێک دەکات، ئەو کەسێک کە لە جیاتی ئەکتەرەکان سینەمەترسیدارەکان دەکات کە لە ناکاو تووشی ڕووداوێک دەبێتەوە کە دەکەوێتە کێشەیەک لەگەڵ نازم هەندێک باندی عەسابە ئەوانەیە. ینی ئەوەی ترێلەرەکە بینێ دووسێ شتێکەڵاوە بۆ بڵێن کە لە ترێلەرەکە دیارنی ئاەتچیە، بەڵام لە ترێلەرەکە پێدەسێ هەم حەماسەت و کۆمێدیا و ئەکشن و هەموو شتەکانی زۆر زۆر جوان بێت کە بە تایبەتیش ڕایان گۆزلینگ و ئێمیلی بلانت ڕۆڵەکەی دەجێڕن کە تەوەقع دەکەم فیلمێکی سەرکەوتوو بێت. بەشی سێمی دێدپول کە بەڕاستی دێدپول وەکو سوپەرهیرۆی کۆمێدی پێما بێر کابرە، سوپەر هیرۆیە کە لەڕووی کۆمێدیاوە جێ خۆی بینا کردوتەوە. فیلمەکانی هەمیشە بابەتە کۆمێدیەکەیان زۆر جوان گەیاندووە، لەگەڵەوەژە چیرۆکەیان لاواز نەبووە، چیرۆکەیان سەرکەوتوو بووە. جا ئەوەی لەم بەشە زیاتر دڵخۆشمان دەکات ئەوەیە کە ئەوجار وۆڵڤرینی هیو جاکمانیش دێتە ناو. ڕاستە وۆڵڤرین مردوو، بەڵام وۆڵڤرین دەگەڕێتەوە، جا نازانین باس لە ڕابردووی دەکات لە داهاتووە ئەمە ئەوە نازانین، بەڵام خۆی دێدپول یەکێکە لە کارکتەرە بڵێن خۆشەویستەکان لە بابەتی کۆمێدی لە سوپەر هیرۆ و وۆڵڤرینی هیو جاکمانیش من بەلای خۆمەوە یەکێک لە باشترین سوپەرهیرۆکان کە تا ئێستا بینی بێتە، بۆیە بینینی ئەو دوانە بەیەکەوە لە یەک فیلم پێم وا بێشتێکی سەرنجڕاکێش دەبێت. دوایین فیلمیش لەوانێک کە چاوەڕوانیم بۆیان بڵین وەسەط و ناوەندیە بریتە لە فیلمی گلێدیاتەر بەشی دووەم. ئەم فیلمەیان لە هەمان بەرهەمێنەری فیلمی بەشەکەی پێشترا من خۆم وەک بڵێ بەلامەوە فیلمێکی زۆر زۆر حەماسی زۆر سەرنجڕاکێش ئەوانە بێوانیە کە شایانی ئەوە بە یەکەم ڕۆژ بچم لە سینەما ببینم، بەڵام حەزیشم لێ بینم بەتایبەتی کە بە شوێنەکەی باس لە پاڵەوانێکی نوێ دەکات و باس لە هەمان جیهانی ڕۆمای قەدیم ئەوان دەکات، بەڵام پاڵەوانێکی نوێیە بزانین سەرکەشیەکانی ئەو بینی بەتایبەتیش کە دەرهێنەری کۆنی هەرگەڕاوەتەوە. ئێستا بابینە سەر لیستە مەزنەکە کە ئەو فیلمانە کە ئەم ساڵ ینی بەجددی حەز دەکەم ئەگەر بکرێ و بتوانم لە سینەما بیان بینم، لەبەر ئەوەی زۆر زۆر حەماسیم بۆیان هەیە، زۆر زۆر بەلامەوە سەرنجڕاکێشن. جا هەندێکیان بەشی دووەمی شتێکە بۆ منە هەیەە بەشێکی نوێیە، بەڵام تەوقعی گەورەی دەکەم. یەکەم فیلمیان بریتێ لە Kingdom of the Planet of the Apes. ئەمەیان بەشێکی نوێیە لە فیلمی مەیمونەکان کە لەناو کورد پێما بێ زیاتر بەوە ناسراوە. سێ فیلمەکەی ڕابردوومان بینی کە کارکتەری سیزار ڕۆڵە سەرچەکەی دەگیرا، ئەوە بوو لە کۆتایی بینیمان کە کۆمەڵەکەی ئەو ئازاد بوون مەیمونەکان. ئەم بەشیان پێم وا بنزیکەی ساڵێک پاش ئەوە باسەوە دەکات کە مەیمونەکان زیاتر دەتوان بڵێم زیرەکانتر بوون و کۆنتترۆلی زیاتری جیهانوانەیە کردووە، بەڵام لە هەمان کاتدا سەرکەشێکی نوێیان ڕوبەڕوو دەبێتەوە. پێم وا بێنەوەی سیزار ئەوجارە دەبێتە کارکتەری سەرچی، ئەوەی کە لە فیلمەکانی پێشتر بینیومانە فیلمی زۆر زۆر ڕاقیب نایابوون، هەم لە ڕووی چیرۆکەوە زۆر نایابوون، هەم لە ڕووی بڵێن ئاکتینگ و کەوتە ناودرەوە. ڕاستە کارکتەرەکان مەیمون ئەوانە بوون، بەڵام ئاکتینگ و شتەکانی ئەوەندە جوان بوو، ئەوەندە سەرنجڕاکێش بوو، هەست دەکرد کە شتەکان تەنانەت واقعی بن. هەمیش فیلمەکە بەڕاستی فیلمێکی سەرنجڕاکێش بوو، فیلمێکی حەماسی و فیلمێکی بەهێز بوو. هەر سێ بەشەکانی فیلمی وا بوو کە حەز دەکرد بۆ نەبینەریان بی، تەنانەت وابزانم لە کوردستان دۆبلاژیشیان بۆ کرا و پێشتر لە تەلەڤیزیۆن بینی بوو. لە بۆیش ئەم بەشە نوێیە بەڕاستی سەرنجڕاکێشە بەلامەوە و حەماسەتم بۆ هەیە و پێم وا بێشتێکی سەرکەوتوو دەبێت. فیلمی دوون بەشی دووەم بە هەمان شێوە فیلمێکی زۆر زۆر ناوازە و تایبەتە کە چاوەڕوان دەکەم ئەو ساڵیش بڵێن سەرکەوتنێکی باش بەدەستبێنێ، کە درێژە پێدەری سەرکەشیەکانی بەشی یەکەمە. ئەو بوو بەشی یەکەم کە خەریک بوو جەنگێکی گەورە لە نێوان ئەو دوو هۆزەجی یەک ڕاوەستا بوون، جەنگێک دروست بوو. ئەم بەشەیان درێژە پێدەری ئەوەیە. جا تەمان ئەوەی کە لەم فیلمە زۆر بەدڵما مۆسیقا زۆر زۆر ڕاقیە کە هانز زیمەر خۆی بڵێن سەرپەرشتی دەکات. دەرهێنان و بڵێن بابەتی گرافیک و بابەتی بڵێن ئەوەی کە دەیبینین لە پێشکامێرا بەڕاستی شتێکی زۆر زۆر تایبەتە. لە کەم فیلم ئەوەی کە لە دوو بینراوە لە کەم فیلم بینراوە، شتێکی زۆر زۆر ناوازەیە کە سەحرا و شتەکە ئەوەندە بە جوانی پیشاندات و جیهانەکە بەگشتی پیشان دەدات، بۆ چیرۆکەشی زۆر زۆر بەهێزە کە لە کتێبێک وەرگیراوە. بۆیە چاوەڕێ دەکەم کە بەشی دوێن بڵاو بێتەوە و حەماسەتێکی زۆر بۆی هەیە و کە تەوەقعیش دەکەم سەرکەوتنێکی باش بەدەستبێنێت. بەشی دووەمی جۆکەر بەشێکی زۆر سەرنجڕاکێش دەبێت، لەبەر دووسێ هۆکار. یەکەمیان لیدی گاگا لە ڕۆلی هارلی کوین بەشدار دەبێت، لە پاڵ هواکین فینیکس کە ڕۆلی جۆکەر دەجێڕێت لیدی گاگا بەشدار دەبێت. دووەمیشان ئەوەیە کە فیلمەکە لە شێوەی مۆسیقاییە. جا نازانین دەرهێنەر چۆن ئەو بڕیارەدا و ئایا چی پێشکەش دەکات،
بەڵام وەکو بڵێن وەکو شۆک و وەکو سەیری تا ئێستا ئەم فیلمیان لە هەمویان ناتەوەقع کراتوە، ینی تۆ هیچ شتێک ناکەی. فیلمەکە لە بەشی یەکەم نە مۆسیقایی بوو نە هارلی کوین تێدا بوو، زیاتر فیلمێکی خەمبار کرد و ئەوانە بۆ ئێستا دەبێت بە فیلمێکی مۆسیقایە واتە گۆرانی شتی تێدا دەبێت و دواتر هارلی کوین دێتە ناو، نازانم فیلمەکە چۆن دەبێت، بەڵام بەدڵنیایەوە حەماسەت و جۆشخۆش بۆ هەیە. دوو فیلمی تر کە هەردووچیان لە یەک جیهانن بەڵام دەتوان بڵێم شێواز و بەشی جیاوازن، ئەویش بریتە لە فیلمی A Quiet Place بەشی سێەم و فیلمێکی تریش بریتە لە A Quiet Place Day One. ئەمانە دوو بەشی جیاوازن. بەشی سێەم درێژە پێدەری بەشی یەکەم و دووەمە کە بڵێن ئەو خانەوادەیە کە لە بەشی یەکەم و دووەم ڕزگاریان بوو درێژە پێدەری چیرۆکی ئەوانە. ئەوەی دیکە دەیوان چیرۆکێکی جیاواز و باس لە یەکەم ڕۆژ دەکات کە ئەو درندانە دێنە سەرزەوی. ئەوان نازان فیلمەکە چۆنە، فیلمەکە باس لە چەند درندەیەک دەکات کە دێنە سەرزەوی بە بیستنی دەنجی شتێک بڵێن هێرش دەکەنە سەر ئەو شتە، جا دەنگێکی زۆر کەمیش بێ هێرش دەکەنە سەر ئەو شوێنە. بۆیشە شوێنەکە پێویستە تەواو بێدەنگ بێ، وەکو لە ناوی فیلمەکە دیارە A Quiet Place شوێنێکی بێدەنگ پێویستە شوێنەکە تەواو بێدەنگ بێت. جا بەشی یەکەم و دووەم خۆم لە سینەما بینیم زۆر حەماسی، زۆر سەنجاشنیانی سەرباری ئەوەی کە قسەی زۆر کەمی تێدایە، دەنجی زۆر کەمی تێدایە، بەڵام بەڕاستی هەم لە ڕووی ترسناکەکە کە بڵێن تا ئاستێک بەقووەتە، هەم لە ڕووی پیشاندانەوە، هەم لە ڕووی ئەکتینگەوە، هەم لە ڕووی چیرۆکەوە زۆر سەرنجاشێش و حەماسی و ناوازە بوون. من خۆم بەشی دووەم ڕاستی بەرگەم نەگرت، پێویست بوو بچم کە لە سینەما ببینم. ئەوەز منش کە لە سینەما کردم زۆر ناوازە بوو، هیوادارم وە تا ئاستێش زۆر دڵنیاشم کە بەشە نوێیەکانی ئەگەر ئەوە دەیوانیش سەرکەوتو نەبێت، دڵنیام کە بەشی سێمی سەرکەوتو دەبێت کە درێژە پێدەری چیرۆکەی پێشترا. بۆیشە چاوەوانیشی زۆر تایبەتم بۆ ئەم فیلمە هەیە. دوایین فیلم کە لە باشترین ئەو فیلمانەیە کە چاوەڕێ دەکەم لە ساڵی 2024 بڵاو بوونەوە و حەماسەتێکی یەکجار زۆرم بۆ هەیە، دەتوانم بڵێم لە ئاستی A Quiet Place و ئەوانە هەموویان زیاتر، هەرچەندە A Quiet Place زۆر حەماسەتم بۆ هەیە و فیلمەکانی تریش کە تازە باسم کردن، بەڵام ئەم فیلمیان دەتوانم بڵێم هەر هەموویان زیاتر بۆی پەرۆشم. ئەویش بیتێ لە فیلمی فیوریۆسا کە لە جیهانی مادماکسە. تەبان ئەوانەی مادماکسیان بینی و پێم وابێ بێچێک لە باشترین فیلمەکانی ڕابردوودا دەندێک کە لە ساڵی 2015 بڵاو کرایەوە، بە تایبەتی بەشی کۆتاییەکەی یەکێکە لە باشترین فیلمەکان کە دەتوانم بڵێم لە مێژوش بەرهەمهاتوو، بە تایبەتی لە بابەتی ئەکشن بەڕاستی فیلمێکی زۆر ناوازە و تایبەتە. ئەو حەماسەت و ئەو جۆش و خۆشەی لەگەڵ ڕۆیشتنی ئەو بڵێن ئەو قەڵابێ ئەو شاحینەیە هەبامان بوو کە یان ئەو تانکەرەکە لە فیلمەکە پیشاندرا و دواتر ئەو قافلەیە کە هەمویان بە ئۆتۆمبیلەکان بە دوای یەکدا دەکەوتن، یعنی لە خۆتەوە حەماسەتێکی زۆر بۆ دروست دەبوو، جیهانێکی زۆر ناوازە بوو، حەز دەکرد کە بزانی ئەو جیهانە چۆن دروست بووە، بەچی دروست بووە، بۆچی خەڵکە ئەوە لێ هاتوون. یعنی هەموو سینەکانی ئەم فیلمە بۆ خۆیانەوە دەگرتی و یعنی دڵگیر بوون. ئەم بەشە نوێیە باس لە کارکتەرێک دەکات کە لە ساڵی 2015 لە فیلمە کۆنەکە بینیمان کە بیتێ بوو لە فیوریۆسا. بینیمان لەوێ گەورە بوو. ئێستا باس لە گچکەی دەکات یاخ بڵێن گەنجی بڵێن لەوانەیە 15 ساڵێک لەوەی پێشتر گەنجتر بێت، باس لەو گەنجیە دەکات کە چۆن دروست بوو. جا ئەم فیلمە ئەکتەروشتەکانی زۆر ناوازن، ئەکتەرەکانی ناسراون لە فیلم و لە سینەماوە. ترێلەرەکەشی بڵاو کراوەوە لە ترێلەرەکەی ئەوەی کە دیارە درێژە پێدەرێکی زۆر ناوازەی بەشی پێشترە، شتێکی زۆر جوان و تایبەتی بەشی پێشترمان پیشان دەداتەوە، هەمان حەماسەت و جۆش خۆشمان بۆ دەگەڕێنەوە. من دەڵێم ئەم فیلمە و دووسێ فیلم پێشتریش کە باسم کرد ئەگەر لە سینەما نەیان بینی بەڕاستی غەدر لە خۆت کردو. چۆن لە ساڵی 2023 فیلمێکی وەکو ئۆپنهایمەر شایانی ئەوە بوو کە لە سینەما ببینرێت، بەڕاستی ئەم فیلمەشان ئەم فیوریۆسا و A Quiet Place و تەنان جۆکەر و ئەوانەش ئەگەر لە سینەما نەبینرن پێما بێ ئەزمونێکی یەکجار تایبەتی ژیان لە دەستداوە، بە تایبەتی لە بابەتی سینەما ئەگەر بڵێن حەز بە بابەتی سینەمایی و فیلم و ئەوان دەکەیت. من خۆم حماستم بۆ ئەم فیلمانە بەگشتیان زۆرە، بە تایبەتی ئەوانەی کۆتایی باسم کرد زۆر تەوقعی مەزنم بۆیان هەیە. هیوادارم ئەوان لە لیستەکە باسکردن هەموویان بەپێ ئەو تەوقعاتە بێنەوە کە من بۆم هەیە. تا ئەستێکی زۆریش وای دەبینم لەبەر ئەوەی دەرهێنەر شتەکان هەز دەکەم کە وەکو خۆیان درێژە بە چیرۆکە دەدەن و درێژە بە فیلمەکان دەدەن. هیوادارم کە تەوقعەکان ڕاست بێت و فیلمی باش ببین لەم ساڵە. من نووسام ئەحمەدم، سوپاس.